کتێبەکەی من بە ناوی سەدامیەکانی میدیاوەیە پێم وایە ناونیشانەکە خۆی قساکە خۆی گزارش لە خۆیەکە خۆی باز لەواکە کە مەترسێکی گەورە هەیە ئەویش ئەوەیە کە ئێستا لە ناو دنیای سوۆسیال میدیا و لە ناو دنیای میدیای کلاسیکیە مدێکی بەرفراوانی گەڕانەوەی هاوسۆزی و بەشان و باڵ هەڵدانی سەدام و ڕژێمە ڕووخاوەکەی و ڕژێمە دیکتاتۆرەکەی هەیە و ئێمە ناشتوانین ئینکاریەوە بکەین کە لە ئێستاە ئەوەی لە کاریگەری گەورە بەجێ هێڵە لە هەموو ساحەکانە میدیایە ئەوەی کە جەنگەکان بەڕێوە بە میدیای ئەوەی کە سوپەرستارەکان دروستەکە میدیایە بۆی ئێمە ڕێگە بگرین میدیا و سوۆسیال میدیا جارێکی تر ڕژمێکی تۆتالیتێری دیکتاتۆری وەکو سەدامان بۆ بگەڕێنەوە کار لەسەر نستی نەوەی تازی ئێمە بکەن بەوەی کە ڕایان بێنن لەگەر لەسەر دیکتاتۆر ویستی بۆی ڕێگە لەمە بگرین لە ڕاستیان ناوڕۆکیم کتێبە باز لەواکە باز لەو مەترسیاناکە کە میدیا ئەوڕۆڵە گەورەیە ئەگێڕێ لەو مەترسیەیە و باز لەواکە ئێمە میدیا چۆن نەتوانێ هەم ڕێگر بێ ینی میدیا وەکو جەنگێک وەکو چەکێکی دووسەرەوەە لە هەمان کاتە توانێت ڕێگر بێ لەو مەدە و لە هەمان کاتیشا توانێت تەشەنە بەو مەدەبا پێم خۆش نییە بە تاواتی باسی کتێبەکە بکەم حەزەکەم ئەوەی تری بەجێ بێڵم بۆ ئەوانی کە پێیان خۆشە کتێبەکە بخوێنەوە کتێبەکە ڕێک بۆ ئەم مەبەستەیە ئێمە چۆن بتوانین نەوەی ئێستانەوەی تازە هۆشیار بکەینەوە بەوەی کە بەراوردکاری لە نێوان حکوومەتێکی دیکتاتۆر دەسەڵاتێکی دیکتاتۆر لەگەڵ دەسەڵاتێکی حکومڕانی کوردیا لە ڕاستیا بەراوردکاریەکی زۆر بێکەڵکە و بەراوردکاریە کە خاڵیە لە هەموو بەها ئینسانیەکان لە هەموو بەها ئەخلاقیەکان لە هەموو بەها سیاسیەکانیش لە ڕاستیا ئەکرێ حکوومەتی ئێستا ئەکرێ بە جۆرە لە جۆرەکان کەم و کوڕی هەبێ بەڵام ئێمە جارێک تێگەڕێینەوە سەر ئەوەی ئازادی یانان دوالیزمی ئازادی و نان لە بینی کامیانە کامینە هەڵبژێرین ئایا ئێمە توانین تەنها سکمان تێر بێت بەڵام کەرامەتمان شکێنراو بێ بەڵام ئازادیمان داگیر کراوێ بەڵام ئینسانیەتمان برینار کراو بێ ئەمە ئەم پرسیارانەیە کام کتێبە هەوڵم ماوە لەم توێژینەوەی وەڵامی بەمەوە